بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إمان داران مسلمان بردوام لململانيشي زور قورايا، ململانية لقل نفسي خويا، ململانية لقل شيطانا، ململانية من لقل شيطانا زور قرصة. أفرمي إن الشيطان لا يجري من ابن آدم مجرى الدم. الشيطان بالدماركاني إنسانا أقره تا كويخوين بروا الشيطان تا أوي أروى. هندي دا صلاة يا أخوة يقول دايتي بالشياطين كزور كاريقري لسر إنسان دائني بتهيبتي لبابتي وسواسي إنسانا. إما بردوام بنا أقرين بخوا الشر وسواسي خناس. أفرمون خناس شيء الذي يخنس وتخوي أشارته وسوسه بدروسك على دلته وخشي أشارته ونبيته إيته. اشتكي الزمان عربية بيأتي الوسواس يا الوسوسة يا بيأتي الأفكار السلبية في الإنسان. فكرة سلبية كان كالإنسان هن علماء المنفذ ألين همو روجي 60,000 فكرة بذهن إنسان أروى حمو روجي كبياني أكيتوا حتى وكو إوارد بسر آيات أخوي 60,000 فكرة بذهني تويا تيبريو. هندك كان فكري زور باشن، هندك كان فكري زور خرابن بس الإنسان تيبر. فكرة خرابة كان لإنسانا وها أكات ورد إنسان لقناغيشي أخلاقياته ولقناغيشي دوهم بري الأخلاقيات لحالشي أخلاقياته وحالشي ترببه. بويا أبي إما زور هشيارانا ما ملاكين لقل أو أفكار السلبياني كبا ناخي إما تأبر هيد جريميك نية لسر زبيا جيبا جيكري لفكريك إنسان ودسي فيها كدو لخيالك ودسي فيها كدو. هندي الصحابات نخزمت بيغمجان صلى الله عليه وآله وسلم يا رسول الله والله اشتكي للظلمانا جهر بارديتو أرواتو نازانين باسكين لخزمتا باسي نكين. فرموي اشتكت شي دي بدلتانا وتان والله كلماتي زور خراب، كلماتي قوري كفر وشرك وأمانة هي بدلمانا. فرموي الزمان تان إليا نيلي تانا والله يا رسول الله زمان ما تونا قرين بس يتر أما إنسان خيالي خراب يبزيهن معنا. فرموي وذلك صريح الإيمان ما دام نيت سر زمانتان لناخي خوتانا ايوه جنگ اكن او صريح ايمان لايوه نشان ايماني بهيستانا اما كواتان لأكا لدلتانا لململانيك قرصا لقل نفسي خوتانا كأما الزور قوري ابو ايما ايمان دار كلو ململاني من لقل شياطينا تيبقين. بو يزور كاد انسان او فكراني كدين شريعت بيوتو بالله اعوذ بالله من الشيطان الرجيم حتى لنويجا جاري وهدي أفرمي سيجر بلاي شبا تفكا كسك عندي جار شياطين شكل لا شبي إنسان ودائما بودين ما شك أو فكرة بيسانيا بذهنيا حتى فكري شرك وكفر أو أنا حموية ذهنيتو بلام بعادتي إنساني مسلمان زال أبي بسريا نبوت كفراموشيان أكا إما الزور قرنجا أقاما للزمان من بيه شك الزمان لإنسانا موكلة بو فكراني كهن اگر فكر جيشته او بيت سر زمانيتو تازئت له كنتروليتو درتو بزحمت اي بيتو انه فكرو وني اكيتو اي شاريتو نايالي بو النبي مجال بدي او وسوساني كدين ذهن كبيانوتي الافكار السلبيه نابي بها بيت سر زمانت ابي حتى لفكره جنگكت كو تايبي هنا شركت طواو كردبه
أصحابي في غمر صلى الله عليه وسلم حاڵەتانیان بووە بەڵام هەموویان عیلاجەکەیان ئەمە کردووە لە جەنگێکی نەفسی قوڵە چارەسەری خۆیانیان کردو هەندێک جار لە نوێژە هێرشت بوو ئەهێنە شەیاطین لە خەوتە هێرشت بوو ئەهێنێ بەڵام تۆی ئیماندار بەم ململانێ بە قووەتەی خۆت لە ئیمانتە زاڵەبی بەسەریانە ئەم بابەتە تەنها وەسوەسە نییە لە بابەتی شەیاطینە لەمەش گەورەترە ئێمە بابەتێک هەیە لە شەریعەتە پێوتێ التەفاؤل طبعا ئینسانی موسڵمان برایانم بە حەیەتی ئینسانی موسڵمان مەشئوم نییە یعنی فکری وەها نییە بە خراپ سیرکە بەڵام تەفاؤلی زۆر زۆرە تەفاؤل بەشێکە لە ئەخلاقیاتی بەرزی بەشێکە لە عەقیدەی ئێمە لە حەدیثێکا پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێت تەفاءلوا بالخير تجدوه هەمیشە بە گومانی باشەوە بژی ظنی باشت هەبێ فکری باش فکری ئیجابی لە زێنتا هەبێ ڕێک ئەوەیە تەڕێت نابێ ئەفکاری سلبی لە مێشکی خۆمانە دابنێت چونکە سلبەکە یەتە ڕێمان خراپەکە یەتە ڕێمان بۆیە لە ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا اجتنبوا كثيرا من الظن زۆرێک لە گومانەکان خۆتان بپارێزن ئاگاتان لێ دوورکەونەوە ئەفەرمێ یعنی خراپترین ئەکذەبترین قسە چییە ئەو ظنەیە کە بە دڵی تۆ یادێ بۆی ئینسانی موسڵمان لەگەڵ خۆیە لەگەڵ دەوروبەریە گومانی بەخوا هەمیشە ظنێکی باشە کە باسی قیامەت کرا و عەزابی خوا جەل جەلاوه لەوێ و ئەوانە مثلا پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە شەوانی قەدرا چۆن قورئانی خوێندووە هەر ئاەتێکی خوێندبێتەوە ئەگەر باسی بەهەشتی کردبێت اللهم إني أسألك الجنة باسی جەهەنەمی کردبێت خوای پەنا ئەگرم بە تۆ لە ئاگر باسی هەر نیعمەتێکی کردبێت داوای کردووە بۆ نمونە مەسا ئاەتێکی خوێندوێتەوە ماوسا کاروان ماوسا ئاسۆ لە پێش نوێژێکە ماوسا موحسین کاتێک کە ختمی قورئانەکە ئەکەین لە خزمەتیانە ئاەتێک ئەبیستین خوای گەورە باسی حەکیم و عەلیمەکە ئەی حەکیم حکمەتم زیادکە ئەی عەلیم علمم زیادکە ئەمانە زۆر سنەتێکی گەورن فەرامۆشن لە خزمەتی قورئانە دوعا ئەکەی هەم دڵت هەمیشە لەگەڵ قورئانەکە ئەجوڵێ حەرەکە ئەکا ئاگەر لە قورئان هوشیارە بۆی عولەما فەرمون ئەمەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەوانی قەدرە ئەبەو شێوازەی کردووە مانای ئەوەی قورئانی بە تەدەبورەوە خوێندووە بۆیە ئیمامی عومەر جارێکیان لە یەکێ لە مەقولەکانی ئەفەرمێ ختمێکی قورئان دەست پێ کردووە 30 ساڵە پێم تەواو نەبوو 30 ساڵە ختمی قورئان پێ تەواو نەبوو ئەوەندە تەدەبوری کرد لە خزمەتیان ماوەتەوە ئاەت بە ئاەت حرف بە حرف یا دایکمان عائیشە ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی زوبەیر ئەفەرمێ جارێکیان چوومە خزمەتی ئاەتێکی دووبارە ئەکردەوە ئەڵێ زۆر دانیشتم نوێژی چێشتەنگاوی کرد هەر ئەو ئاەتی ئەخوێندەوە ئەڵێ وەڵا ڕۆشتم بەجێم هێشت چووم دوور کەوتمەوە چوومە ناو بازار شتم کڕی گەڕام هاتمەوە سێرەکەم سوبحان الله هەمان ئاەت دووبارە ئەکاتەوە ئەڵێت هەر ئاەتەکە تیکرار ئەکاتەوە ئەڵێت بۆیە ئێمە زۆر گرنگە لە خزمەت کەلیمەیەکی قورئانە هەمیشە تەفاؤلات وەرگرین بڕواکەن جاران نازانم بیرتان بێیان نا ماوەسایانی ئاینی و عامەتی خەڵک بۆ نمونە ئەیانوی سەفەرێ بکەن قورئانیان ئەهێنا ئەوە دایان ئەنا دە لاپەڕیان بۆ لای ڕاست ئەهێنایەوە دواوە دە لاپەڕە یەکەم دێڕیان سەیرە کرد هەتا خوارە ئەم لاپەڕیان ئەخوێندەوە بزانم سەفەر کەم سەفەر نەکەم بزانم چی ئەوە تەفاؤل بوو تەفاؤل و بەخێر تەفاؤل و بە ئايات پێغەمبەریان صلی الله عليه وسلم جارێکیان لە سڵحی حودەیبیە کەسێک هات بە ناوی سەهل وتی سهل الله لكم خوا ئیشەکەی وەسم مادام سهل ناو هاتووە ئین شاء الله ئیتفاقەکە کرێ سەهلە بەیانی سەفەرەکەی تەفاؤلی باشەکەی ئەچیتە بەر دەرگا کەسێک ئەبینی مەسەلەن ماوەسە ئاسۆ ئەبینی ئەڵێ بەخوا ئین شاء الله ئەوە تەواو ئاسۆیەکی ڕوون لە ڕێمە مەسەلەن بەرهەم ئەبینی کاکە بەرهەم ئەڵێ بەخوا ئین شاء الله ئەم سەفەرم بەرهەمی زۆرە دائما التفاؤل بكلمات خير أو السنة طبعا فراموش ما كله بشكل العقيدة إسلامي تفاؤل تشاؤم لعقيدانية تفاؤل بشكل العقيدة قد هيشتي بخراب نازانين جارنا يعني فلان كس بجمي مثلا خيئي بيو بيوان إما قد تشاؤم ما نيتها وكل بجمة بترسين يعني مشركين قريش هاتنا درا وتيري كان أوا برزة كرده وتطاير يعني كرد هل يعني أداء شرك بو أنو بلاي تشافها بروا مرو بلاي راسها برا برو
لإسلام نهي لكرا لهم أمانة بۆ چونکە بەشێکی تیا بوو شوم بوو ئەم بەشەی لای چەپەکەی شوم بوو نەئەبوو ئێمە ئەبێ ئەفکاری ئیجابی خۆمان لە زەنمان بەرامبەر بەخوا لە زەنمان بە کاروبارەکان هەمیشە زەنێکی جوان بێ ئەگەر یەکێ پرسیاری لێکردین وتی تەفاؤل چییە ئەڵێن گومانی باشە بە خودا ئەیوتی تەشاؤم چییە ئەڵێن گومانی خراپە بە خودا قەت ئێمە گومانی خراپمان بەخوا نییە هەمیشە گومانی باشمان بەخوا هەیە جل جلاله يقين هي أو قرآن أخوانينا ما وصان قرآن هر آيات أخواننا هميشه دعاء خيركين هميشه بأميدك جوروا باسي بهش تكري والله بخو من لبهش تاببينينا أو ندب يقين وما ملكين لخدمة قرآن إن جاء أم أفكار سلبية للنخمان أسنى دروا مسلمان شيء كامل وكامل درسين زور كده ولا باسي عقيدة زين عقيدة دا مزراوة دنا مزراوة هندشت من لبركد ولا مزين أماني لبره نبيج العقيدة ناقوري أما بشكل عقيدته آيات شنك تفاؤل بخير هي شنك دوري للشؤم حتى أفر ما يشتيك أفرمي سيشت شؤمتي يا أبو إنسان مالكي أو كأما عندي الرواية ترمان هي أفرمي أو قصي يهودية كانوا بيغمر صلى الله عليه وآله وسلم فرمي أو شؤم لنا إسلامانية شوميتنية لهيشتيك شوميتنية بويا أمتي إسلامي زور چاوڕوونە لەم بابەتی ئەفکارە سەلبیاتە بە حیاتی مەجال نادە ئەفکاری سەلبی بەدڵیابێ هەمیشە ئیدارەی ئەفکارە سەلبیەکانیش ئەدات چۆن ئیداریان ئەدا یەکەم لە دڵیان ململانێ ئەکا دوو لەبیر خۆی ئەباتەوە نابێ مەجال بدا ئەو فکرە سەلبیە بێتە دەرەوە ئەو وەسوەسەی بێتە سەر زمانی نابێ بە هیچ شێوازێ مەجالی ئەمە بدا نابێ ئینسانی موسڵمان دڵی وەکو ئیسفەنج بێ ئیسفەنج چۆن ئەو هەڵ ئەلووشێ هەر شوبهەیەکیان بۆ هەڵدا ئەمیش دڵی هەڵی لووشی بێ نا مسلمان هەر شوبهەیە کە زانی دوورە شومی بۆ دروستەکە دووری ئەخاتەوە نزیکی ناکەوێتەوە دائما بە حوسنی ظنەوە ئەژی تەوەکولی بەخوا زۆر زۆرە تەفاؤلاتی زۆرە ئاسیرکەن ئەم پێغەمبەرە عەزیمە چەند متەفائیلە ئەوە لەگەڵ سەیدنا ئەبوو بەکر پێکەوە لە ناو غارەکان ماسە کاروان باسی کرد خۆ خەریک و بیان بینن ما ظنك باثنين الله ثالثهما أي أبو بكر لا شيء أترسي قمانة شيء دوك سبيك ومن خواسي هميان بيت شوان أدورا موسى عليه السلام أول بدم أو وستاوى تمام أو فرعون وجيشك لا بشتاوى أمي شخويكم الله مسلمان وستاوى أو بحرج لبردم وتيان إنا لمدركون قسم بخوا فوتان أما جيران فرمي كلا أبدا إن معي ربي سيهدين خدام لقلايا أو هداية أدا رق بحركي وشغوت وأبر تصور كان مسلمان لزحمة ترين كان إلا تفاؤلي جواني هي إلا فكرك روشني هي كوتاش اللي خزمتنا لباسي نماني أفكاري السلبي لإنسانا رفيقي تشاك زور تأثيري هي إنسان زور آقاي لو مجالسانا بيتي دانش لما جالسي بيدينانا دامنش أبدا شئنا الدينداري تيانا كرا لي دور كورو لما جالسي خرافانا كدانشي أفكاري السلبي بو تدرس به برواكن اسئمة هر هومان حميشة بسينا كومالا مجالسة بس باسي جن كين أري باس جن بينين وبعد شيب كينو برواك جيان منوي بتبو باس أنواع أفكاري سيسرية بسينا دزانو كاك دزيب كين أو بكين أو برواك فكري توجه بيتا فكري دزان نو بياو كوجانا بجي بقرآن فكري بيتا فكري بياو كوجان أي أجر هاتوا لقال خوانا سانا هاتين دانشتين وباسي وأن كرت شون يرجعان ما بكينو شون صلواتي زيادة يا والله توجه بيتا يجلوا بويا أفكاري السلبية للرفيق وزور بود تأثيرك دروس أبي لسرد وأفكاري إيجابية لإنسان زول للرفيق وبوي دروس بويا وتوان الصاحب الساحب ها والله كده راكيشة راتكيشة هوشيار با أجر أفكاري السلبية بود دروس بو يشجله كار السرية كان الرفيق كانت بوي أجر توشي وساوس أمانهاتي يكسر رفيق كان بقور تناوكم ملكة وكهمتيان برز عزيمتيان جوري عزيمة جوري أبي تصور كألم زمني إما بوزور كات همة من أشكي كاك إعلام كيتو أي أمريكا وإسرائيل ودار وبرتشي أكنوا أمانو يعني مش ما مشوج بو أي توكل بخوا أي قال لنا وكم الله كسي بغيرة إنسان برواك بغيرة به لنا ترسنو كان ترسنو كبه طبعي إنسانك أو هاي وري أجري
ئەفکارە سەلبیەکانی بەرامبەرەکانی وەرەگری ئیجابیەکانیش وەرەگرێ بۆیە ئەبینی لە زەمەنی سەلەفی ساڵحە سوبحان الله چۆن خواناسی ئەکرێ چۆن هەمویان ئەهلی قیبلە و ئەهلی خواناسی و قاڵبوونەوە لە ناو خواناسی و تاعەتە ئەزانی پێشبڕکێ لەسەر چی ئەکرا کامەیان لە خواوە زیاتر نزیک بێ کامەیان زووتر بگاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم والله ئەوەندە لەگەڵ یا ئەژیان کۆتا قسم لە خزمەتانە ئەم دەستانە جارێکتر بۆم گێڕاونەتەوە پێم وابێ 8 ساڵ لەمە پێش لەم مزگەوتە بۆم گێڕاونەتەوە بەخوا ئێستا بیرتان نەمەوە هەرە ئیجارمۆقەی نەکرد ئیمامی عەلی شەوێکیان ئەڵێ زۆر بێتاقەتی پێغەمبەر بووم صلی الله عليه وسلم بێحەد چونکە ئەوان ژیانیان لەگەڵ پێغەمبەرا بووە صلی الله عليه وسلم ئەڵێ زۆر مشتاقی دیداری بوو ئەڵێ شەو خەوتم لە خەوە سێرەکەم نوێژی بەیانی و پێغەمبەریان صلی الله عليه وسلم نوێژەکە ئەڵێ چوومە خزمەتی نوێژم کرد زۆر لەزەتم لە نوێژەکە بینی ئەڵێ دوای نوێژەکە سەلامی دایەوە ئافرەتێک هات یەک سەللەی گەورە خورمای هێنا داینە ئەڵێ منیش لە خزمەتی حەزم ئەکرد بمداتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر هەدیەکی بۆ هاتووە تەوزیعی کردووە خۆی لێی خواردووە تەوزیعیشی کردووە ئەوە سونەتە هەر هەدیەکە بۆ هات لە پێش چاوی خەڵک سونەتە ئەوانەی کە لە دەوروبەرن پێیان بدەیت خۆشەویست ئەفەرمێ دەستی کرد بە خورما تەوزیعکردن ئەیدا بەو ئەیدا بەو ئەڵێ خورماکەم خوارد زۆر بەتام ئەڵێ داوام کرد ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خورمایەکی ترم بدەرێ ئەڵێ نەیدامێ ئەڵێ بەیانیم لێ هاتەوە ئەڵێ دڵم خۆش پڕ نەشاط و تاقە ئەڵێ چووە مزگەوت سێرەکەم ئیمامی عومەر پێشنوێژیەکە زەمەنی ئیمامی عومەرە ئەڵێ سوبحان الله ئەو ئاەتانەی ئەخوێن کە شەو پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندی ئەڵێ لە خزمەتیا گوێم گرت دڵم گەش بوویەوە ئەڵێ سوبحان الله نوێژ تەواو بوو ئافرەتێ یەکسەر لە خورمایانە داینە ئیمامی عومەر دەستی کرد بە تەوزیعات ئەڵێ دانەیەکیش دا بە من ئەڵێ خواردم ڕەک تامی ئەوەی شەوی ئەدا ئەڵێ چاوەڕێ بووم دانەیەکی ترم بداتێ ئیمامی عومەر بەلا چاو سەیری کردم فەرمووی لەو زیدتەکە لە زیدتوک ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی زیاد کردایەوە خۆ منیش بۆم زیادە کردی ئەڵێ سەرم سوڕما باشم خەوەی من ئەڵێ ئیمامی عومەر ئاگای لێ بووە ئەڵێ لە خەوەکە لەگەڵ ما بووە تەسەوورکەوە چۆن ژیاون دەورە ئینسان لەگەڵ ئەوانە بژی چی لێ ڕۆحیەتی چەند بەرزە بێتەوە چەند خوا ناسانە مامەڵە ئەکە والله لەگەڵ خەڵکی بێدینیشا بژی تەبع و سفەتی ئەوان وەرەگری سەلبیاتی ئەوانت بۆ دێ بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر هوشیار لەم زەمەنی فیتەنا بە تایبەتی ئەم ئەفکارە سەلبیانە لە خۆمانە نەهێڵین والله تووشی هەر گوناهێک بوو یەکەم جار فکرێکی سەلبیە لە مێشکتە وردە بۆتە خەیاڵ لای تۆ بۆتە هەم و هیممەت بۆتە عەزیمەت لە تۆیە چێنراوە وەتە تۆ کاتێ بە خۆت زانیوە بۆتە دارێک و سەری دەرهێناوە لە کردەوەی توی ڕەنگی داوەتەوە لە زمانی توی ڕەنگی داوەتەوە بۆیە ئەبێ زۆر هوشیار بین نەهێڵین ئەو فکرە سەلبیان لە ناخمانە دروست بێ ئێمە لە جەنگێکی زۆر گەورە لە جەنگا لەگەڵ شەیاطینە لەگەڵ دەرونی خۆمانە خەریکین ئەبێ ئاگامان لە ئەفکاری سەلبی بێ لە وەساویسی شەیاطین بێ خۆمانی لێ دوورخێنەوە خوایە ئێمە ئەم شەو هاتووین لە خزمەت یەکێ لە ماڵەکانی تۆیە هاتووین شەوی تاریک بۆ تۆ ڕووناکەینەوە هاتووین ڕۆژەکەی بە زمانی بە ڕۆژوو بووین و ئێستش لە بەردەم ئەم دەموچاوە جوانانە هەندێک کەلیماتی تۆ پێغەمبەرەکەت عەلەیهی السەڵات وەسسەلام بەیانمان کرد و باسمان کرد لە خزمەتیان نەبووین هەرچی سەیری چاوەکانیان ئەکەم هەموویان سەیری ڕەحمەتی تۆ ئەکەم هەرچی سەیری دڵەکانیان ئەکەم انتظاری فەرەجن لە تۆ انتظاری ڕەحمەتن لە تۆ انتظاری ئەو ئەکەن کە تۆ لایەکی ڕەحمەتیان لێ بکەیتەوە لێیان خۆشبی دەی تو گەورەی خۆت خوایە لێمان خۆش بە خوای بۆ خاتی گەورەی خۆت یەک گوناه بەسەرمانەوە مەهێڵە تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین لە عوتەقای ئاگەر ڕزگارمان کە حسابمان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و ڕەحمەتی خۆت کەڕەمێکی زۆر گەورەی خۆت بەسەرمانە داببارێنە بەخوا پەروەردگارە ئێمە ئەهلی کەڕەمیش نین ئەگەر کەسێ بێتە ماڵەکەمان ئەگەر داواکارێکی هەبێ و توانە و دەسەڵاتمان هەبێ ڕەدی ناکەینەوە دەیوە ئەم هەموو عەبدە هاتووەتە ماڵەکەی تۆ میوانی تۆیە ئەم شەو هەمویان دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەنەوە یا ئیلاهی کەسیان ڕەد مەکەرەوە پەروەردگارە بەخوا ئەمانەی ئەم شەو لەم مزگەوتە هەن ئەمانە یەک سوجدەیان لە ژیانە نەبردووە تەنها بۆ تۆ نەبێ بەخوا پەروەردگارە ئەمانە یەک جار ڕکوعیان لە بەردەم هیچ شتێکان نەبردووە لە بەردەم تۆیان نەبێ ئەمانە ئیلاهی
دڵیان وابەستەی تۆیە دەسی زەلی دوعا تەنها بۆ تۆ بەرزەکەنەوە دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە دەیا ئیلاهی ئەوەی کە ئەیانوێ پێیان عەتاکە ئیلاهی داوا لێ ئەەکەین ئەوەندە حەڵالمان بدەرێت تووشی حەراممان مەکە دەوڵەمەندکەمان کە لە حەرامەکان یا رب العالمین پێویستمان بە حەرام مەهێڵ لەسەر زەویە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆیە داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانەدا ببارێنە تو گەورەی خۆت خوایە تۆی زۆر دەوڵەمەند دڵمان ئارام کە ئیلاهی بەخوا دڵەکانمان ساکین و ئارام نابێتەوە بە تۆ نەبێ وا دڵەکانی خۆمان سپاردەی تۆ ئەکەین تۆ ساکینیان کە ئیلاهی ماڵەکانمان ئارام کە ئیلاهی ئەم شارەمان ئارام کە ئەهلی مزگەوتمان ئارام کە ئەهلی گەڕەکەمان ئارام کە یا ئیلاهی کوردستان ئارام کە تو گەورەی خۆت خوایە ئەم شەڕ و ئاشوبە لە ئێمە دوور خەرەوە یا رب العالمین خوایە ئومەتی ئیسلامی ئارام کە یا رب العالمین یا ربی خوایە ئەو پیلانانەی کە کافران ئەیگێڕن خوایە بیخەرەوە ماڵ و وڵاتی خۆیان یا رب العالمین ئەم فتنەیە لە ئێمە دوور خەرەوە یا رب العالمین ئیلاهی بەخوا هیچ زەمانێکمان نەبینیوە و باو باپیرشمان کە باسی کردووەکو ئێستا هەرزانی و فەڕاحی و ئەمن و ئەمانمان نەبینیوە بە خۆمانەوە تایبەت ئەم میلەتی کوردە تو گەورەی خۆت خوایە بەهۆی عەسیانمانەوە لێمان مەشارەرەوە بەهۆی بێشکریمانەوە خوایە لێمان مەگرەرەوە ئیلاهی داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت بەرەکەت بخەرە عومرمانەوە بەرەکەت بخەرە ژیانمانەوە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە لێمان خۆش بە یا رب العالمین یا ئیلاهی بەخوا کە هاتوونێتە ئەم ماڵەی تۆ خۆمان زانیومانە گونەهبارین زانیومانە خەجاڵەتبارین بەڵام زانیومانە کە تۆ زۆر بە ڕەحمی هەمیشە دوعا و نزای ئەو کەسانەی گونەهبارن گیرا ئەەکەی بۆیە جورئەتی ئەوەکەین دوعاکەین دوعاکان بەرزکەینەوە دەی خۆیە دوعاکانمان وەرگرە دەی ئیلاهی داوات لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت ئەم شەو ئەمانەی کە لەم مەجلیسا هەن یەک ناومان لە خزمەتی پێغەمبەر ئابێنە صلی الله عليه وسلم سڵاوی ڕۆحی ئێمەی پێ بگەێنە سڵاوی دڵی ئێمەی پێ بگەێنە خۆشەویستی ناخی ئێمەی پێ بگەێنە بەخوا پەروەردگارە ئەگەر سنەتێکیشمان جێبەجێ نەکردوێ لە هی ئەو خۆشەویستە عینادیمان لەگەڵان نەکردووە ئەوە نەمانتوانیوە ئەوە تەمەڵ بووین ئەوە کەم تەرخەم بووین ئەوە بێ ئاگا بووین ئەگەر نازانیومانە ئەو پێغەمبەرە قائید و گەورەی ئێمەیە و هەمیشە بە شوێنی ئەوە ڕۆشتوین دەی ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت لێ خۆشبوونێکی زۆر گەورە بەسەر ئەم ئومەتا ببارێنە لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە خوای لە گوناهی بە و باپیرمان ببوورە لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان ببوورە لە گوناهی ڕەفیق و هاوڵەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستەکانمان ببوورە هەر کەس مافێکی بەسەرمانەوە خوای لە گوناهی ببوورە خوایە غەیبەتی هەر کەسێکمان کردووە لێی خۆش بە یا ڕەبی خوای هەر کەس غەیبەتی کردوون لێی خۆش بە زوڵممان لە هەر مسلمانە کردو خوای لێی خۆش بە یا ڕەبی خوای هەر مسلمانە زوڵمی لێ کردوون خوای لێی خۆش بە یا ئیلاهی ئێمە نامانەوێت دڵمان زەڕێک ڕقی تیا بەرامبەر بە هیچ مسلمانێ خوای تۆ خۆت دڵمان پاکەرەوە تۆ خۆت دروستمان کە تۆ خۆت بەهێزمان کە تۆ خۆت دامەزراومان کە یا رب العالمین یا ڕەبی خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت یا ئیلاهی ئەم دوعانەی بەرزمان کردەوە ئەم شۆ لێمان قبول کە یا رب العالمین خوای ڕزای خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەور لە گوناهی منیش و ئێوەش خۆش بێ خوا لەمان قبول کە بۆ خەتینا و جوانەکانی خۆ